لە 11 سێی 2024 لە ناو تاوەری تەندروستی سمارت نەشتەرگەریەکی دەگمەن و جیاواز ئەنجامدرا بۆ چارەخوازێک کە بۆ یەکەم جارە و لە تاوەری تەندروستی سمارت ئەنجام دراوە لەلایەن پزیشکی پسپۆڕ دکتۆر ڕێباز عومەر محەممەد پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی فتق و دیواری سک لە تاوەری تەندروستی سمارت. نەشتەگەریکی زۆر تایبەت و زۆر وردمان ئەنجامدا بۆ ئەم چارەخوازە کە پێشتر بەهۆی کارەساتێکەوە بەربووبووە بۆی تووشی شکانی حەوزی بێت لە ئەنجامیش چەند جارێک تووشی نەشتەگەری بوو بەهۆی ئیلتیهاباتکردنەوە بەهۆی ئێسقانی حەوزیەوە و ئەم منتیقەی کەلەکەی ئەو بەشەی کەلەکەی بەرەو دواوەی سکی چەند جارێک تووشی کرانەوە و تووشی نەشتەگەری بوو بەهۆی ئەمەوە ئەم منتیقەی لاواز بوو و تووشی فتقێکی گەورە بوو کە ئەم فتقە لە بەشی پێشەوەی ورگی دەست پێ کات بۆ بەشی پشتەوەی ورگی. ئەم چارەخوازە سەردانی کردین پێویستی بە نەشتەگەری بوو و کێشیشی زۆر بوو و ئێمە زانین کە ئەگەر کێشی زۆر بێت هەلی سەرکەوتنی ئەم نەشتەگەریەکەمە لەبەرەوە چیمان بۆ کرد بەرنامەیەکی ڕێجیممان بۆ دانا بۆی کێشی دابەزێت کێشی دەخۆشەکە دابەزی دوایەوە بە نەشتەگەریکی زۆر تایبەت کە توان بڵێم کە لێرە هەر نەکراوە بە شێوازی ئیتێپ کە پێشکەوتوترین ڕێگەیە لە عالەمە لە ئێستادا کە بۆ نەشتەگەری دڕاوی ورگ و فتق بەکارێنرێت و لە وڵاتە پێشکەوتەکانە بۆ منتیقەی کەلەکە و منتیقەی پشتەوە بەکاردێنرێت بەم شێوازەی من نەشتەگەریەکەمان بۆ کرد الحەمدولیلا و شەبەکەی بۆ دانرا و نەشتەگەریەکەم لە ڕۆی 3-4 کونی بچووکەوە کرا و پاشان نەشتەگەریەکە الحەمدولیلا نەشتەگەریەکی سەرکەوتوو بوو. سمارت وەرچەرخانە.